بەڵێ سەر کۆ پەیوەند سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی ئازیزمان باش بێت لە هەر جێگەیەکەوە بینەرمانن جوانترین سڵاوتان پێشکەشەکەین بە ئومێدین هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن تەندروستێکی زۆر باشتان هەبێت وەکەوەی کە هاوکارانیشم ئاماژەیان پێکرد بێگومان ماوەی ساڵێکە دەستکراوە بە دروستکردنی پرۆژێکی هەرە گرنگ لە ناوەندێکی ئەکادیمی کە ئەویش زانکۆی سلێمانیە کە ئەویش پرۆژەی زۆنگاوی دەستکرد لە زانکۆی سلێمانی کە ئەم پرۆژە جوانە بە هەمانگی لەلایەن چەند کۆلێژێکەوە زیاتر کاری لەسەر کراوە کە ئەوانیش کۆلێژی زانستە ئەندازیاریەکان و کۆلێژی زانستە ژینگەیەکان و بە هەماهەنگی لەگەڵ با بڵێن ڕێکخراوی خۆراکی گیانی WFP جێبەجێ کراوە بێگومان ئەم پرۆژەیە چاکە پرۆژەیە کە لە سەرانسەری هەرێمی کوردستان و لە عێراقیشە پرۆژەیەکی زۆنگاوی دەستکردی سەرکەوتووە کە ئەم پرۆژەیە هاوکاتە لەگەڵ ئەم ڕۆژەیە کە ئەمڕۆ ڕۆژی گیانی زۆنگاوە دوی هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ئەم ڕۆژە گیانە بێگومان لە سەرانسەری گیان و لە هەرێمی کوردستانیش ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنرێت ئێمەش وەکو هەرێمی کوردستان بێبەشنین لەم ڕۆژە بابزانین ناوەندێکی ئەکادمی چۆن بیری کردوتەوە دەست بکات بە ئەم پرۆژە گرنگە بۆچی ئەم ناوەندە هەڵبژێراوە گرنگی و بایخێکی خۆی لە چیە ئەبینێتەوە کە ئەمان جەخت ئەکەنەوە لەسەر لایەنی زانستە ژینگەیەکەی هەم لە دەستەبەرکردنی بەڕێوەبەرایەتی ئاوێکی زۆر باش و هەم زیندەوەرە جۆرا و جۆرەکانیش لە نێو ژینگەیە هێندی تر زیاترە بێ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگاکەم لەگەڵ میوانەکانم ئەچمە لای زۆر بەڕێز یەکەم میوانم لەم بەشەی پرۆگرام مامۆستا رازان عومەر کە بەڕێزیان بەڕێوەبەری پانێڵن و لە هەمان کاتە بڕیاردەری بەشی زانستی ژینگە لە زانکۆی سلێمانی بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانەیە مامۆستا رازان گیان سپاس بۆ ئامادەبوونت سلااوت لێبێزم کاتت باش بێت ئەزانم زۆر سەرقاڵیشی لەبەرەوەی پاشکەمێکی تر پرۆژەکە دەست پێ ئەکات دەستان خۆش بێت بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم مەبەستمان چییە لە پرۆژەی زۆنگاوی دەستکرد سەرەتا بەیانیتان باش و بەیانی بینەرانی ئەزیزیش باش پرۆژی زۆنگاوی دەستکرد ئەتوانین بڵێن پرۆژەیەکی ژینگەیی سەرکەوتووی زانکۆی سلێمانیە کە دروست کراوە بۆ چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆی زانکۆ دووبارە بەکارهێنانەوەی بە شێوازێکی سروشتی ئەوەی خۆشحاڵیە کە ئەمڕۆ ئێمە زانکۆ جیشانازیمانە ئەوەیە کە بە سیمپۆزیۆمێکی تۆمارکراوی جیهانی ئەمڕۆ بەشدارین لەگەڵ هەموو وڵاتانی جیهانە بۆ باسکردن لە زۆنگاو چونکە ڕاستەکەی ئەمڕۆ کە دووە ڕۆژی جیهانی زۆنگاوە کە لە هەموو عالەمە ئەم ڕۆژەی بۆ دانراوە و زانکۆی سلێمانیش توانیوێتی وەکو تاکە ناوەندێکی ئەکادمی لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش کە ئەم پرۆژەی خۆی تۆمار بکە لەگەڵ هەموو وڵاتانی جیهانە کە ئەم ڕۆژەیە زیاتر تیشک بخاتە سەر ئەو پرۆژە سەرکەوتووی کە زانکۆ خۆی جێبەجێ کردووە کە ماوەی ساڵێکە لەلایەن ئۆفیسی گرانتەوە وەرگیراوە کە بە جێبەجێکردنی کۆلێژی ئەندازیاری و زانستە ژینگەیەکانە سەرپەرشتیار و با بڵێن جێبەجێکاری پرۆژەکەن و بە هاوبەشی و سپۆنسەرکردنی بەرنامەی خۆراکی جیهانی WFP بە خۆشحاڵی شۆجارێکی ترەتوانین بڵێن کە پرۆژەی زۆنگاوە دەستکردەکەی زانکۆ لە ئێستاە یەکێکە لە پرۆژە هەرە سەرکەوتەکان لە ئاستی هەرێم و لە ئاستی عێراقیشە بە خۆشحاڵیەوە لە پارەوە کە دەست پێکراوەوە ئێستش بەردەوام و هەتاوەکو ینی پلان هەیە لە هەفتەکانی داهاتووشە میوانی بەردەوامی هەیە لە باشووری عێراقەوە لە زەونکاکانی عێراقەوە بۆ ئەوەی بزانن کە چۆنێتی سەرکەوتنی ئەم پرۆژەیە چۆن بووە و ئەم مۆدێلە بگوازنەوە بۆ خۆیان بتوانن جارێکی تر تەطبیقی بکەنەوە و ئەوەی کە گرنگیشە ئاماژەی پێ بەم ڕاستی زانکۆ هەدەفی بوو ئەوە بسەلمێنێت کە چۆن ئەتوانێت لە ڕێگەی ئەم پرۆژانەی کە هەیەت یا لە ڕێگەی ئەو زانستەی یا لە ڕێگەی ئەکادمیستان لە ڕێگەی ئەو توێژینانەوە کە هەیە تەنها لە بواری تەنها توێژینەوەیەکەوە نەمێنێتوانێت بەڵکو بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەمەش سەلماندنێکە بۆ ئەوە بەڕاستی کە زانکۆ توانیوێتی لە ڕێگەی زانستەوە لە ڕێگەی توێژینەکان و لە ڕێگەی ئەکادمیستەکانیوانێ ئەو زانستەی کە هەیە بیکاتە بواری تەطبیقەوانێ پرۆژەیەکی پێ دروست بکە کە بتوانێت چارەسەری ئەو کێشە گژینگەیانە بێ کە ڕوبەڕوومان بۆتەوانێت و لەگەڵیشیە مۆدیلێکی جوانی ئەوە پیشان بین کە چۆن ناوەندە ئەکادمیەکان حکوومەت و ڕێکخراوە جیهانیەکان هەموو بەیەکەوە کە کارێکی هاوبەش ئەکەن ئەتوانن پرۆژەیەکی سەرکەوتووی ئاوا پێشکەشی کۆمەڵگە بکەن بەڕاستی چونکە ئەم پرۆژەیە لەگەڵ ئەوەی کە پرۆژەیەکی ژینگەی سەرکەوتووە چارەسەری ئاوی ئاوەڕۆی زانکۆ ئەکا بۆ دووبارە بەکارهێنانەوە و لەگەڵیشیا یارمەتی گەشەسەندنەوەی جۆرا و جۆری زیندەوەری ئەیات لە ناو ئیکۆسیستەمەکەیە و لەگەڵیشیا باڵانسکردنی ئەو کاربۆنەی کە لە جەوا هەیە
و لەگەڵیشیە چارەسەرکردنی ئەو گۆڕانکارانەی کە کەش و هەوای ڕوایات. زۆر باشە. مام سارازان ویستم پرسیاری ئەو بکەم زانم گرنگی و بایەخ و تایبەتمەندی پرۆژەی زۆنگاوی دەستکرد لە هەرێمی کوردستانە بەتایبەت لە زانکۆی سلێمانی کە وەکو ناوەندێکی ئەکادمی باسی ئەو بابەتە گرنگت کرد کە جگەلەوەی بۆ لایەنی زانست و زانیاری و هەم بۆ تێزی نامەی ماستەر و دکتۆراش پێم وابێ گرنگی و بایەخێکی خۆی هەیە. بەدڵنیاییەوە چونکە بەڕاستی لەگەڵ ئەوەی کەوتم ئەم چارەسەرە کێشە ژینگەیان ئەکاکە ڕوبەڕوومان بۆتەوانێ زانکۆ هەدەفیشێتی وەکو ئەوەی کە ناوەندێکی ئەکادمیە ئەمە بەڕاستی ببێ بە سەرچاوەیەکی داتا بۆ توێژینەوەکانی داهاتوو بە خۆشحاڵیەوە لە ئێستایە پرۆژەی توێژینەوە لەسەر ئەم پرۆژە ژینگەیە دەستی پێ کردووە ئەوەی پرۆژەیەک توێژینەوەیەک جێبەجێ کراوە بۆ ئەوەی بتوانرێت هەڵسەنگاندنێ بکات بۆ ئەو ئاوەی کە چارەسەر کراوە بۆ بەرهەمێکی خۆراکی کە کاهووە هەڵبژێردراوە لە ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە و بۆ لە داهاتووش بەڕاستی ئەمە وەکوتم یعنی ناوەندێکی پڕداتای توێژینەوەی زۆر گەورەیە کە ئەتوانێت مستەقبەلەن خوێندکارانی خوێندنی باڵا بێیان هەر کەسێکی تر ئەتوانێت ئیسفادەی لێ بکە و بۆ باری توێژینەوە. زۆر باشە. بەدەر لەوەی کە بۆ ناوەندێکی ئەکادمی کە بۆ خوێندکاران و بۆ ئەو خوێندکارانەشی لە تێزی نامی ماستەر و دکتۆرایە ئەمە گرنگی خۆی هەیە بۆ هاوڵاتیانێت کە ئێستا کەسێک بینەری پرۆگرامەکەی ئێمە بێت چۆن بزانێت پرۆژەی زۆنگاوی دەستکرد سوودی ئەبێت بۆ پرۆژە کشتتوکاڵیەکان یان ئەوەی کە بتوانرێت لە ڕێگەی پرۆژەی زۆنگاوی دەستکردەوە پێتان وایە ئەگەنە ئەوەی کە ئاوەڕۆکان بە شێوازێکی زۆر باش پاک ئەکرێتەوە ئەمانە تا چەند کاریگەریە بێ کە هاوڵاتیان بە متمانەوە بڕوانە ئەم پرۆژێ. ڕاستی و پرسیارێکی زۆر جوانە و وەکو وتیشم هەدەفی زانکۆیە لە ڕێگەی هەموو ئەو پرۆژانەی کە هەیەی دایمەن ئەو لینکە دروست بکە لە بینی زانکۆ و لە بینی ئەکادمیا و لە بینی کۆمەڵگەشە ئەوەی کە زانکۆ ئێوە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە لەگەڵ کۆمەلگایە شێری بکە ئەوەیە کە ڕاستەکەی ئێمە ینی بەدەرنین لە وڵاتانی کە ڕوبەڕووی زۆر قەیرانی ژینگەی بووینەتوانێ و بەتایبەت لە کێشەی ئاویشە پیسبوونی ئاوە و سەکەمبوونەوەی سەرچاوە ئاویەکانە زۆنگا و لەوەیە گرنگە کە وەکو ڕێگە چارەیەەکە کە لەو حاڵەتێکا کە ئێمە لەو بەتایبەت لەو ناوچانی کە ڕوبەڕووی کەمبوونەوەی ئاو بۆتوانێت ئێمە ئەتوانین جارێکی تر ئەم بە ڕێگەی ئەم پرۆژە ژینگەییەوە بتوانین باڵانسێکی ئەو ئاوە بکەین و کۆنتترۆلێکی سەرچاو ئاویەکان بکەین بە بەکارهێنانی ڕێگای سروشتی بۆ پاکردنەوە و دووبارە بەکاری ئێنیتەوە لە جاتی و ئاوە بە فیرۆ بیت ئەمە سیستمێکە کە بە شێوازێکی سروشتی ئەتوانی تۆ چارەسەری ئەم ئاوی پێ بکەیت و دووبارە بەکاری بێنیتەوە و ئەوەی مەسەلەن لە بەتایبەت بۆ بواری کشتتوکاڵیش کە بەڕێز ئاماژە و پێکرد ینی ئەمە ژێکێکە لە چارەسەرەکان بۆ لە بواری کەرتی کشتتوکاڵەوە بەردەوامبوونی پرۆدەکتێکی بەڵێ بەدڵنیاییەوە زۆر باشەکەواتە هاوڵاتیان متمانیان هەبێت کە بۆ ئەوەی بزانن پرۆژەی زۆنگاوی دەستکرد لە داهاتووە چارەسەرێکی زۆر باشە بێت هەم بۆ پرۆژە کشتتوکاڵیەکان هەم بۆ پاکردنەوەی تەواوی ئاوەڕۆکان چ پامێکی تر یان کۆمنتێکی ترزماوە لەسەر تەواوی پرۆژەکە و ئەو پرۆژێش کە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری ئەم بابەتی کردووە لە زانکۆی سلێمانی لە کورساتەوە دەست پێ بکەم وەکو هەموویشە زۆر سپاسانەگەین کە لەگەڵمانان لە هەموو چالاکیەکانمانە و بەتایبەتی بۆ ئەم ڕۆژ بۆ ئێمە کە وەکوتم دوو جارجی خۆشحاڵیمانە یەک لەبەرەوەی کە پرۆژەکەمان توانیوێتی سەرکەوتێکی گەورە بەدەست بهێنێت و لەگەڵەوەی کە جارێکی تر توانیوێتی ینی یەکەم وڵات بێ یەکەم مؤسسە بێت بڵێم لەسەر ئاستی عێراق کە توانیوێتی ئەم ئیڤنتە لە کۆی هەموو وڵاتانی جیهان تۆمار بکات و لێرەوە ئێمە لە پانێڵەکەی ڕاستی حکوومەت لایەنی حکوومەتمان لەگەڵ بەشدارە و لایەنی ڕێکخراوە جیهانیەکانمان لەگەڵا بەشدارە هیوادارم ئەم پەیامانە زیاتر بگاتە لایەنە حکوومەتیەکان لایەنی حکوومەت لایەنی ڕێکخراوە جیهانیەکان کە بتوانن ئەم پرۆژەیە زۆرتر لە ناو شارەکانە لە وڵاتەکانە جێبەجێ بکرێتەوانێ بۆ چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆ وەروها ئیدارەدانی سەرچاو ئاویەکانیشمان بۆی زیاتر لەوە زیاتر بە فیرۆن لە ڕۆی بێگومان دەستەکانە خۆش بێ بیریشمان نەچێت کە ئەگەر هاتوو پرۆژەکە زیاتر بێت لە داهاتووە ئەتوانرێت چارەسەری تەواوی ئاوەڕۆکان بەڵێ بەدڵنیاییەوە ئێستا ئەم پرۆژەی لێرە دروست کراوە ڕاستەکەی بەپێی ئەو مەساحەی کە زانکۆ هەی بۆ بەپێی ئەو ڕوبەرەی هەی بۆ بەپێی ئەو سەرچاو ئاوی هەی بووە ئەو پرۆژەی دیزاین کراوە کە لایەنی تیمی تەکنیکی زیاتر باسی دیزاین و شتەکەتان بۆکە بەڵام ئەم پرۆژەیە
بۆ هەر شوێنێک کە بتوانێت بەکاربێنێتەوە بە پێی ڕووبەرەکەی بە پێی ئەو کاپاسیتی ئاوەی کە هەیە بە دڵنیایی و ئەتوانێت لەسەر سکیلی زۆر گەورەتر بکرێت یعنی ئەمەی زانکۆ ڕاستی تەنها مۆدێلێکە بە پێی ئەو کەپاسیتی ئاوە هەیەی وەلا بە پێی ئەوەی کە ئەو مەساحەیە کە هەبووە. سپاس بۆ ئێوە دووبارە سپاس بۆ ئێوە زۆر سپاس مەمنون. بەخێر هاتی سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا رازان عومەر بەڕێوەبەری پانێڵن لە هەمان کاتا بڕیاردەری بەشی زانستی ژینگە لە زانکۆی سلێمانی. سپاس بۆ وتەکانی بەڕێزیان. جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێکی تر لە میوانەکانم کە لە ڕووی تەکنیکی ئەم پرۆژە جوانە لە زانکۆی سلێمانی قسە و باسی زیاترمان بۆکە. زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر زێڕین جەمال دکتۆرە زێڕین جەمال کە بەڕێزیان لە تیمی تەکنیکی و دیزاین لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سلێمانی بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانەیە. دکتۆرە گیان بفەرموویت سلااوت لەبێت ئەم کاتت باش بێت بە لەگەڵ بەڕێزیشتا پرسیاری ئەوە بکەم بەڕێستان لە لایانی دیزاین و ئامادەکاری بۆ ئەم پرۆژەیە وەکو کۆلێژی ئەندازیاری چۆن کارتان لەسەر ئەم پرۆژەیە کرد؟ ئەم پرۆژەی پێویستی چی بوو لە ڕووی دیزاینەوە؟ لە پێشەوە بەکارهاتنی کەناڵەکەتان کەم و زۆر سپاسان ئەەکەم. ئێمە ئەم پرۆژەیە نزیکەی ساڵێکە ئیشی تیاکەین لە پێشەوە هەتا شوێنەکەمان دیاری کرد چکە بڕیارمە بوو لە پێش لە شوێنێکی تر کرێ بەڵامی تر ئەم شوێنەمان دیاری کە چکە ئاسانیش نییە تۆ شوێنێک ڕووکیتە کامێرە هاوکارانم پێدەڵێن تاڵەن شوێنەکەمان دیاری کرد لە ڕووی تشتی تەکنیکی خۆمان هەیە کە بزانین ئەم شوێنە گونجاوە بۆ ئەم مۆزوعە و پرۆژەکەشمان طبعا ئەم پرۆژەیەکی سروشتیە. بۆچی سروشتیە؟ چکە شتی سروشتی بەکارهێن ئەوش خاک و زەل و قامیش و چەولم و ئەو جۆرەشتانە بەکارهێنین بۆ ئەوەی کە ئاوەڕۆکە پاکەینەوە. تۆ گەر بەراوردی کە لەگەڵ پرۆژەیەکی ترا کەڵێن ئەمە سروشتیە و ئەوەی تریشیان وەسەر پرۆژی ئەتیادی تر کە ئاوەڕێی پێ پاکەکەینەوە ترەوە یعنی بەشی میکانیکی و کارەبا و شتی زۆر زۆر گەورەی تیا هەیە وەگەر بێن بەراوردیەکی تریش بکەین لەگەڵ ئەو دوو جۆرە ئەتیادیەکە و جۆرێکی ئێمە کردومانە لە ڕووی کولفەوە کولفەیەکی زۆر زۆر هەرزانە کولفەی دروستکردنی کولفەی پاکردن کاتی ئۆپەرێشنی شابڵین ئەوانە ئیتر شتێکی زۆر زۆر گرنگە بێت کە لەوەش تێستەکەی ئاوەیە کە کردمان پاژێک کە تەواو بوو لە ماوەی لە مانگی پێنجەوە ئێمە ئەم هینەمان خستە ئیش پرۆژەکەمان هەفتانە تێستی ئاوەکەین تێستی ئاوەکەش تەوە نستا ئاخر تێست کردمانە بەڕاستی ئەنجامەکانی شتێکی زۆر زۆر سەرکەوتووە زۆر زۆر بە ئاسانی ئەتوانی بەکاری بێنی بۆ هەچی بەرهەمێک. باشە ئەو تێستانە لە ڕێگەی چیوە ئەکرێت کە ئێوە بتوانن ئاوێکی پاکش لە ڕێگەی پرۆژەکەتانەوە زیاتر بیخەنە ڕوو بۆ ئەوەی هاوڵاتیانی خۆشەویست یاخود ناوەندە ئەکادیمیەکان و بە تایبەتی زانکۆی سلێمانی بزانن کە پرۆژێکی وەها ئاوەکی زۆر زۆر پاکژە. زۆر بە ئاسانی تێستی ئەەکەین ئێمە طبعاً کۆلیجی زانستی کیمیا ئەو تێستانەمان بۆ ئەەکەن هەفتانە ئەشنەدەر سامپڵ وەرەگرن نمونە وەرەگرن لە پێشەوەی پاکرێتەوە لە ناوەڕاستی پرۆژەکە شەدانەیەکی تر وەرەگرین لۆکەتەیە شەدانەیەکی تر ینی پاژێک کە بڵێن ئاوەکە دەرەچێت لە پرۆژەکەەوە ئیتر بە پێیتر بەراوردی ئەەکەین لەگەڵ ئەو بڵێ فاکتەرانی کە ڕێگە پێدراوە بۆ ینی ئاودان و بۆ ئاو خواردنەوە نا تاقیم شتیشی بکەی دوایەوە ئیتر کە بەراوردمان کرد هیچ کێشەیەکی تیانە و ئێستا ئەسڵ بە کارژێنەری بۆ پرۆژەیەکی تر هەر زانکۆی سلێمانی ئیکە هەر لە نەو پرۆژەکەی خۆمان باسیشتمان کرد پێش تۆزە بزانم پێی کاهشتە ئەنجا تۆزە باسی پرۆژەکەشی بۆ بکەم کە پێک هاتووە لە چی ئافو دکتۆرە بمبەخشە لەبەر کەمی کات ئەمێ پرسیارەکان کورتکەینەوە زۆر بەبوورە لە ڕووی دیزاین و تیمی تەکنیکیەوە پرۆژەکە چی زیاتر بەکار هاتووەتیایە یعنی ئێوە سووتان لە چی بینیوە بۆ دروستکردنی پرۆژێکی وەها وەکو کۆلێژی ئەندازیاری؟ تەواوکو پێم وتێن پرۆژەیە کەم جارە لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراقا بکرێت باشە هەنی پێکینەکانی پێکهاتەکانی ئیتر پێڵم خۆڵ و لە خاک باشە کوچاڵەکە پۆندێکە لە خاکا دروست دەکرێت پڕمان کردووە لە چەو هەرچەوان بەکارهێنە بەعزی پرۆژی تشلیمیشی تی ئەخات اینجا بنەکەشی من تەغلیب کردە بە طبقەیەکی HDP ئەو طبقەیەکی هینە مەطاطە بۆی ئاوەڕۆکە نەچێتە ناو ژێرزەویەوە باشە اینجا تیشمان تیان ڕوانەوە زەل و قامیش دوو زۆنگاومان هەیە دانێکیان قامیشمان تیادانەوە دانێکی تیشمان زەلمان تیاداناوە بۆی بەراورد نتیجەکانیشی بکەین بێکەوە هەردووکی گونجاو بۆ ئەو ئیشە اینجا ئاوەڕۆکەی تر تریتمنتەکە پاکردنەوەکە لەو
بەشها ئەبێت بڵێن. زۆر باشە. دوپەیامی بەڕێستان چیە بێت و کۆلێژی ئەندازیاری هەم بۆ خوێندکارەکانتان کە سوود لەم پرۆژەیە ببینن، هەم بۆ هاوڵاتیانی ئاسایش کە لە ناوەندی ئاکادیمیانین چۆن سوود لەم پرۆژەیە وەربگرن. زۆر بنسبەت ئەم پرۆژەیە وەکووت مندمونێکی بچکۆلەیە بەکارهێن بۆ توێژنەوە بۆ خوێندکارەکانمان نییەکەم لەو مامۆستانی کە پۆلی چوار یعنی داخلیەکەم لە منهەجەکەیانە ئەبێت زۆر ئەم شتە بزانن ئەتوانین بەحث و شتێکی لەسەر بکەین. اینجا بێت کە لەوەش ئێمە وەکو شاری سلێمانی کێشەی ئاوڕۆمان زۆر هەیە، ئیترەوە زۆر باشە گەشتێکی وا بکە بە کولفەیەکی کەم لە لادیەکان یعنی ئەنواع ئیستمهینمان هەیە پلانمان هەیە کە لادیەکانە ئەم شتانە بکەین. ئیتر جوتیارەکان زۆر بە ئاسانی ئەتوانین بیبن بەڕێوە پرۆژەکە چونکە شتێکە زەحمەت نییە باشە و ئەو ئاوەجاتی بە فیڕۆ بڕۆ ئەتوانین هەم دیسان بەکاربێنرێتەوە بۆ ئەودانی بەرهەمەکانیان. خۆش بێ. سپاس بۆ وتەکانت. سپاسی دەکەم. زۆر سپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدار دکتۆرە زێڕین جەمال کابڕێزیان لە تیمی تەکنیکی و دیزاین لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سلێمانی. سپاس بۆ هەردوو میوانەکەم لەم بەشەی پرۆگرام. بێگومان ڕاگەیاندنی پرۆژێکی وەها کە ماوەی ساڵێکە سەرقاڵی دروستکردن و ئامادەکردنی پرۆژەی زۆنگاوی دەستکردن لە ناوەندی ئەکادیمی زانکۆی سلێمانی. ئەمە خاڵێکی زۆر گرنگ هەم لە نێوان کۆمەڵگا ناوەندی ئەکادیمی و ڕێکخراوە گیانیەکانە دروست ئەکات بۆی چیتر خوێندکاران بێبەش دەبن لەم جۆرە پرۆژانە هەم لە ڕووی زانست و فێرکاریەوە و هەم لە ڕووی ئەوەی کە هاوڵاتیانی خۆشەویستیش بتوانن لە تەواوی جێگاکان و بەتایبەتیش جوتیاران و سوودەرگرن بۆ زەویە پشتیپاڵیەکانیان لە ڕێگەی ئاوی پاکژی زۆنگاوی دەستکردەوە. ئومێدەخوازین ئەم جۆرە پرۆژانە زیاتر و زیاتر بێت. پاشکەمێکی تر پرۆژەکە دەست پێ دەکات لە هۆڵی کۆنگرێسی زانکۆی سلێمانی بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بەلای هاوکارانم فەرمۆن.